جژنی قوربان تەنها جژنی جلوبەرگ نییە، تەنها جژنی خواردنی خۆش نییە، تەنها جژنی بریتی نییە لەوەی کە تۆ بگەڕێیت و کۆڵان بە کۆڵان گەڕک بە گەڕک، بەڵکو جژنی قوربان جژنی تاقیکردنەوەیە. جژنی قوربان کە ئەمڕۆ یەکەم ڕۆژێتی جژنی تاقیکردنەوەی، ڕۆژی تاقیکردنەوەی مرۆڤەکانە. خوای گەورە ئالەم ڕۆژەدا لە ئەمڕۆدا ڕۆژێکی وەکو ئەمڕۆ خوای گەورە دوو بەندەی خۆی تاقی دەکاتەوە کە ئیبراهیم و ئیسماعیل سەلامی خوایان لەسەر بێت، تاقییان دەکاتەوە. ئەم ژیانە وەڵڵاهی چرکە بە چرکەی ژیانمان تەمەنمان هەمووی تاقیکردنەوەیە. ئێستا ئێمە لە قاعی ئیمتیحانە، ڕۆژێک دێت وەرەقەکەمان لێ دەستێنرێتەوە کۆتایی پێدێ. بۆیە ئێمە ئێستا ژیانی خۆمان دەنووسینەوە، کتێبێک دائنین هەموو ژیانی خۆمانی تایە لە چاک و لە خراپ. ڕۆژێک دێت خوای گەورە دەفەرمێ ئیقڕە کتابەکە، ئیقڕە کتابەکە، کتابەکەی خۆت کە نووسیتەتەوە، واتە ژیانی خۆتی تایە، هەموو قسە و کردارێکی تۆی تێدایە، بیخوێنەوە. بۆیە ئێمە ئێستا لە قاعی ئیمتیحانین، ڕۆژێک دێت بەڕاستی لەسەر ئەوەی کە لە دنیادا بووینە محاسەبە دەکرین. بۆیە ئەم جەژنە جەژنی تاقیکردنەوەیە. خوای گەورە چۆن ئەو دوو پێغەمبەرە خۆشەویستەی سەلامی خوای لەسەر بێت تاقی کردەوە کە عالمە خوای گەورە بەوان کە ئەوان بەڕاستی شایانی هەموو شتێکن، بێگومان خوای گەورە ئێمەش تاقی دەکاتەوە. بۆیە مەبەست لە تاقیکردنەوە چییە؟ کاتێ خوای گەورە بەندەکان تاقی دەکاتەوە و نەبێ خوای گەورە عالم نەبێ بە ژیانی ئەوان، بەڵکو مەبەست لە تاقیکردنەوە ئەوەیە کە ئایا چ حەدێک هەتا چ سنوورێک ئێمە تەسلیمی فەرمانی خوا دەبین، ملکەچی فەرمانی خوا دەبین، ملکەچی فەرمانی پێغەمبەری خوا دەبین صلی الله علیه وسلم. تاقیکردنەوەی ئەم ژیانە کاتێکە ئیبراهیم و ئیسماعیل سەلامی خوایان لەسەر بێ تەسلیم بوون دروست بوو لایەن، ئەوەی کە مەبەستە لە تاقیکردنەوە تەسلیم بوونە و جۆڕایەڵیە. کاتێکە ئەوە هاتە دی کۆتایی بێت، خوای گەورە کۆتایی بە بەڵاکەیان هێنا و بە تاقیکردنەوەکەیان هێنا. خوای گەورە بەرانێکی بۆی نارد، فەرمی ئەی ئیبراهیم کوڕەکەت سەرمە بڕە، وناديناه أي يا إبراهيم قد صدقت الرؤيا إنا كذلك نجزي المحسنين. بانگ ما کرد أي إبراهيم صلى الله عليه وسلم خوكت هات دي هنات دي راست قوي لقل خوادا لو تاقي كردنوي خوادر سركوتي درد شوي ئەم جا خوای گەورە بەرانێکی بۆ نارد لە جاتی کوڕەکەی بەرانەکەی سەربڕی. ئێستا ئەوە بۆتە بەرنامەی ژیانی هەموو موسڵمانێک. خوای گەورە تاقید دەکاتەوە، ئەمڕۆ پارەت پێیە تاقید دەکاتەوە خوای گەورە. ئایا تا چی حەدێک دەتوانی ئەو فەرمانی خوا جێبەجێکەی؟ ئەو پارەی کە پێتە ڕۆژێک دێت محاسەبە دەکری لەسەری لە ماڵەوە شاردووتەتە و ناتوانانی قوربانیەکی لێ بکەی. والله خوای گەورە محاسەبەت دەکات. والله ڕۆژێک دێت ئەوەی لە ناو دڵیشدایە خوای گەورە ئاگادارە، ئێستا و دواییش هەموو شتێک ئاشکرا دەبێت. بۆیە ئەم جەژنە ئەم ڕۆژە ڕۆژی تاقیکردنەوەی بەندەکانە، بڕیارە نەداوە حتا چوارەم ڕۆژی جەژنی قوربانیش هەتا خۆر ئاوا ئەبێ مەڵێ تازە بڕیار بدەوە، بڕیار بەیانی بدە، دوو بەیانیش بڕیار بدە، سێ بەیانیش بڕیار بدە بۆ قوربانی. بۆیە عوزرت نییە ئەگەر هەت بێ پارەت هەیە بۆ شتی دنیایی، بۆ قوربانیەکە نیتە ڕۆژێک دێت خوای گەورە محاسەبەت دەکات لەسەری. بۆیە مەبەست لە تاقیکردنەوە ئەوەیە کە خوای گەورە عالمە بۆی بدەرکەوێ بۆ هەموو ئینسانێک کە ئایا ئینسان چەنە تەسلیمی فەرمانی خوا دەبێت. ئەگەر خوای گەورە ئیبراهیم و ئیسماعیلی تاقی نەکردایەتەوە ئەم شتانەمان دەست ناکەوت. ئێمە خوای گەورە عالمە، ئێمە فێر دەکات، بۆیە ئەوان بەڕاستی سەرکەوتن و ئێمە شایەتین ئەوان کە تەسلیمی فەرمانی خوا بوون سەلامی خوایان لەسەر بێت. بۆ مێژوویەک بۆیان ئەو تاقیکردنەوەی و دەرچوونە بووە سەربەرزیەک بۆ ئەوان سەلامی خوایان لەسەر بێت. وتەڕەکنا عەلەیه فی الآخرین. خوای گەورە دەفەرمێ لە دوای خۆیان ناوێکی جوانمان جێهێڵا بۆ ئەم باوک و کوڕە سەلامی خوایان لەسەر بێت.
چونکە تەسلیمی فەرمانی خوا بوون. بۆیە جەژنی قوربان جەژنی ملکەچیە، حتا زیاتر ملکەچی فەرمانی خوا بکەی زیاتر لە خوا نزیک دەبیتەوە.